بەڕاستی بایکوتکردنی کاڵای تورکی من بە ئەرکێکی سەرشانی هەموو هاوڵاتیەکی نیشتیمانی خۆم ێزانم کە ڕوبەڕووی کاڵای تورکی بنەوە بۆی کەوا وەکو سزایەک بەرامبەر بەو هەستنەتەوەیەتی کە کاتی ئەو بەرامبەر بە ئێمەیکە من هەستەکەم لە ناو بازارە ڕاستی جگەی خۆشحاڵیە لە هەموو مۆڵەکانە من هەنێ ناسەری خۆمەیە لە مۆڵەکانە ئەڵێن ڕاستی کە کاتێک بەی شێوەیە کاڵای تورکی ناکڕین کە کات هاوڵاتی دێت کاڵێ کاڵاکە تورکی ئەڵێ نامەوێ منش بەڕاستی بەرکی سەرشانی خۆم ئەزانم کە کاتێ پێوەڵسم ئەوەنی کە پێم دەکرێت کە بەڕاستی ڕوبەڕووی کاڵای تورکی ئەبمەوە. ئەمانە ئینسانیش لە هەر کاتێکە لە کات حەزەرابووش بەرزادێ. سلام علیکم. باشی کاک محەممەد. کاک محەممەد گیان شتێکمان بەرێ تورکی نەبێ. حەزمان بەشت تورکی نییە. ئەوە ئێرانیە. من بایکۆتی شتومەکی تورکیەکەم بۆ زەرەندان لە ئابووری تورکیا بۆ یارمەتیدانێک خەڵکی ڕۆژاوای کوردستان. باشترین چەکە دژی ئەو وڵاتە سەی جێگەیەکەم بزان بە چۆ دروستکراوە وەک چۆنتر پێشتر سەیری مێژۆکەیەکرا ئێستا سەیری جێگاکەش یەکەم کە تورکی بێ ناکەم. بە جۆرەی پێویست و بە جۆرەی توانە هەوڵم داوە شای تورکی نێنم لەبەرەوەی بە بەشێک بین لەم بایکۆتیکەوە هەمومان پێکەوەیتین هیچ نەبێ ئەگەر بەسەند تێکش بێ زەرەر لەو شەریکە تورکیانە بدەیت. کارداوانی تۆ چییە کاتی هەوڵاتیەک دێ شتێک تورکی بێ دایناتەوە؟ ئاساییە ئەتیادی ئەسڵ من خۆم قەرارم داوای ترشی تورکی نێنە بە جۆرەی توانە ئەگەر ماندووش بوومە ڕاستە جارەوە سێرەکەی ئەگەڕێی تا شتێکی باشترە دەسەکەوێت بەڵام ئاساییە.